یەکەم ڕۆژی جەژنە و هاوڵاتیان لە نێو ماڵ و منداڵیان باخۆشی و شادیەوە جەژن دەگوزەرێنن. بەڵام جوتیارانی کورد و تورکمان لەم جەژنەدا لە نێو خێمەکانیان لەمانگرتن بەردەوامن و لێرە جەژنیان کرد و پێشوازیان لە هاوڵاتیانی دیکە کرد. هاوکات وەفدێکی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری سەردانی جوتیارانی کرد و پشتیوانی کۆمەڵی دادگەری گەیاندە جوتیارانی کورد و تورکمانی کەرکووک. بۆی ئەمان ساحب مافی خۆیانن، ساحب حەقی خۆیانن، پێویستە هەموو لایەکمان پشتگیری لێ بکەین ئەوەی لەسەر حەق بێ بەدر لە پێکاتە و لە ناو لە هەر کەسێ بێ. بۆیە ئەوە مادام هەر کەسێ لەسەر حەق بێ ئەگەر ئینسان هەر بۆ خۆی بەتەنیا بوو لەگەڵ حەقا بوو هەموو دنیا لەگەڵایەتی. بۆیە بەڕاستی جێگەی تەقدیرن، جێگەی ڕێزن، دیفاعکردن ئەرچێکی ئاینی و نیشتیمانی خۆیانە. ئێمە زۆر سوپاسیانەکەین، هاوکاریانە بین ئەوەش بە ئێمە بگرێ لە پەرلەمانی بەغا قسووری ناکەین. بەتەکید ئێمە وتمان لەگەڵ کاکتۆرانە کە دێنە خزمەتیان هەموو ئەوانەشی کە کردویانە ئێمە ڕاستەخۆ هەمومان داوەتە بەغا بۆی ڕاستەخۆ لەوێ ئیشی لەسەر بکرێ و ئومێ دەکەین چیتر ئەمەنەیەڵێ ئەمەی کە ئێستا ئەمان جەژنە لێرەن ماڵ و مناڵیان خۆیان بەجێهێشتۆ لێرە جەژنەکەن ئەمە ئەو پەڕی جێگەی تەقدیر و ڕێزە بۆ هەموو کەسێک، بۆ هەموو لایەنێک، بۆ هەموو پێکاتەیەک کە هەر هەمومان ئەگەر دوای حەق بکەوین بەڕاستی حەق هیچ کاتێ بزر نابێ و هەر ئەوانەش سەرەکەون کەرشۆن حەق کەوتن و دیفاع لە حەقەکەن. ماوەی نزیکەی مانگێکە جوتیارانی کورد و تورکمان لێرە مانیان گرتووە لە دژی بڕیاری بەکارنەهێنانی زەویە کشت و کاڵەکانیان. بەڵام تا ئێستا بە جددی کار لەسەر چارەسەری گرفتەکەیان نەکراوە. فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێمی کوردستان ڕایگەیاند بربەستی زۆر هەیە لە بەردەم هەنگاونان بۆ چارەسەری کێشەی جوتیارانی سنوورەکە. ڕاستیە هۆکاری سەرەکی ئەوەیە کە تاکو ئێستاکە ئەو بڕیاری کە پێوترێ بڕیاری ژمارەسی لە ساڵی 2012 ئەنجومەنی وەزیرانی عێراق دەری کردووە لە پەرلەمانەوە هیچ نیەتێک نییە بۆ جێبەجێکردنی کە دەبێت بە یاسا ئەم بڕیارانە هەڵبۆشێتەوە. ئەمە هۆکارێکی بنچینەی بووە. هۆکارێکی تریشان بەداخەوە ئێمەش وەکو سەرکردایەتی سیاسی کورد لەبەر ئەوەی درست کەوتوتە نێوان خیتابمان، لەبەر ئەوەی نەمانتوانیوە ڕوئایەکی نیشتیمانی بینا بکەین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، ئەمەش زیانی لە بەرژەوەندی هەمومانداوە. بۆیە من لەم جەژنەیە ڕووی دەمی خۆمەکەمە سەرکردایەتی سیاسی کورد لە پێش هەمووشیانەوە جەنابی کاک مەسعود و جەنابی کاک بافڵ و هەمووی هێزە تێکۆشەرەکانی کوردستان، برایانی ئیسلامی، ئۆپۆزیسیۆن هەمومان پێکەوە دەبێت ڕوئیامان یەکخەین بۆ ئەوی بتوانین جوتیارانی کەرکووک لەم بارودۆخی کەتی کەوتووە ئینقاز بکەین و دوجات پێمان وایە بە یەکخیتابی هەمومان و فراکسیۆنە کوردیەکان و فراکسیۆنە عەرەبی ئازادی خوازەکان کە پشتیوانمانن برایانی تورکمان کە بەشێکن لەم مەعاناتە هەمومان پێکەوە بتوانین تەجاوزی ئەم مەرحەلەیە بکەین. دوای نزیکەی مانگێک لە مانگرتن تا ئێستا کێشەی زەویزاری جوتیارانی کورد و تورکمان چارەسەر نەبووە، بەڵکو سوپای عێراق سوورە لەسەر ڕێکارەکانی بۆ داگیرکردنی ئەو زەویانەی تۆپزاوا و تسعین. ئێستاش کە لە وەرزی چاندنی گەنمە شامین ڕێگەیان نەدراوە زەویەکانیان بەکار بێنن و لەلایەن سوپای عێراقیەوە ڕێگریان لێ دەکرێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.